خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە ناترسێ، واتە کەسێکی بە جورئەتە. ترس بۆ مانایە نا بە مانای ئینسانیەکەی کە بڵێن چونکە هەموو ئینسانێک دەترسێ، ترسی هەیە لە هەموویان شتێک و ئەوە غەریزەکە یاخود سیفەتێکە لە ناو ئینسانەکاندا بوونی هەیە. هەموو ئینسانێک بای خۆی دەترسێ، بەڵام ئەمە ترس بۆ مانایە دەڵێن کە ئەو ترسی هەیە لە زۆر شت کە بڕیاری لەسەر بدا. واتە بۆ نمونە بڕیار بدە و بێتن لە بەرامبەر خەڵکیدا قسە بکە، یاخود بڕیار بدە دەست بە کارێکی نوێ بکە، بڕیار بدە کە ترسی لەوەی هەبی گۆڕانکارێک لە ناخی خۆیدا دروست بکە. واتە ترس بەمانە پەروەردەیەکەی ئەو ترسەی نییە، ئەو بە جورئەتەوە ئەو شتانە دەکا. ئەو جگە لەوەی کە ترسی نییە باوەڕی زۆر بە تواناکانی خۆیتی، باوەڕی بەخۆی هەیە کە دەتوانی چه هەنگاوەک ببڕی، دەتوانی بەرەو کوێ بڕوا. ئەو نایە لە کەسانی دەوروبەر و کەسانی ئەملا ئەولا بێ کەسایەتی خۆی و هەڵسەنگاندنی خۆی لەوان وەرگرتەوە و کەسایەتی خۆی وەکو چۆن دەڵێ سوکانی ژیانی خۆی ناداتە دەستی خەڵکی دیکە بۆی خەڵک بڕیاری لەسەر بدا، پێی بڵێن ئەتوو ئینسانێکی باشی یان خراپی، بەڵکو سوکانی ژیانی خۆی لە دەستی خۆیتی. چونکە هەر ئینسانە ئەگەر سوکانی ژیانی وەکو ئەوی کە پاسێک لێخۆڕی یاخود ئۆتۆمبیلێک لێخۆڕی، ئەگەر سوکانەکەی بە دەستی خەڵکیەوە بێ ڕەنگە تاشە بەردێکی زۆر بچووک وا بکاتن کە تو وەرگەڕێی ژیانت لە ناو بچی. بۆیە زۆر گرینگە ئینسانی کەسایەتی بەهێز هەوڵ بداتن سوکانی ژیانی لە دەستی خۆی دابی و حتمما ئەو سیفەتەشی تێدایە کەسایەتی بەهێز، چونکە ڕێگە نادا کەسی بەرامبەر بێتن قەرار لەسەر ژیانی ئەو بداتن. و خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کەسێکە هونەری گوێگرتنی هەیە. واتە ئەگەر کەسێک لە بەرامبەردا قسەی بۆ بکاتن زۆر بە قوڵی گوێ بۆ دەگری، ئەسڵەن هەموو جەستەی دەکاتە گوێ. کەسێک نییە لە کاتی قسەکردن سەری لە ناو مۆبایلەکەی بی یاخۆت خەریکی کارێکی دیکە بی وە گوێشت لێ بگری، بەڵکو بە تەعەمموقەوە واتە بە قوڵیەوە دێ گوێت بۆ دەگری و خەندەت بۆ دەکا و جگە لەوەش هونەری قسەکردن دەزانی، ئەتەکێتی قسەکردن و ئەتوار و ڕەفتاری قسەکردنی هەیە. نایە بە هەڕەمەچی بکەوتە ناو قسە و باسەکان و هەوڵ بداتن کە وشەی بریندارکەر و ڕوخێنەر و تێکشکێنەر بەکاربیێنی. بەڵگو ئەگەر بزانی کەسێک ناومێدا لەو پەڕی درسۆزیەوە ئومێدی پێدەباشی.